بانگەشە هەڵبژارتنە ناڤروکە بگشتی لە عێراقی دەست پێ کرد ناودا لە کەرکووکێ لە سەروێ مژارەی ژێهێژایە سامان ڕەشید ڕێپێدای پارتی بۆ هەڵبژارتنێن جواتێن پارێزگەها کەرکووکێ دەپرسم ژێ کەرکووکێ میوانێمە هێژای سامان گەلک بخێراتیە کوردستان 24 ئەڤروکە بانگەشە چاوا بوو بڕاستیژی لە کەرکووکێ بنپێکردن هاتنەکردن ئەوێن بنپێکاری کرین یاسا و ڕێنما بنپێکردین سەر کیژان لە ئەنیڤە بوون. زۆر سپاس سڵاو لە ئێوەش لە بینەرانی کورسان بسیاری خۆشەویست لە حقیقەتە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن بە ئەوەی کە بڕیاری لێدا کۆمیسیۆن لە یەکی 11ەوە بۆ 15 کاتژمێر 6 بەیانی ئەو ماوەی تەرخان کردو بۆ بانگەشە لەو چارچێوێشدا حزب و هاوپەیمانێتەکان و تەنانەت بەربژێرەکانش لەو ماوەیە هەڵمەتی هەڵبژاردننی خۆیان بەڕێوابن و لەو چارچێوێشدا کۆمیسیۆن لەگەڵ شارەوانەکانە لە هەموو پارێزگەکانە لیژنەیەکی تایبەتیان دروست کردووە کۆمەڵی ڕێنماییانش دەرکردووە ئێمە ئاگداری ئەو ڕێنماینن و بە فەرمی ئەو ڕێنمایانمان وەرگردووە و لەو چارچێوێشدا ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە پێی ئەو ڕێنمانە هەوڵەدەین هەڵمەتی هەڵبژاردنەکانی خۆمان بەڕێوە بەرین ئەوە من پێش ئەوەی کە بێمە ستۆدیۆ لای جەنابتان حتمما قسەم کردووە لەگەڵیانە لەگەڵ ئەو لیژانانە تا ئێستا ئێمە هیچ کێشەیەکمان نییە چونکە ئێمە بە وردی کارمان لەسەر ئەوە کردووە کە هەموو ئەو ڕێنمایانە وەکو خۆی جێبەجێ بکەین جا ئەو ڕێنمایانە هەڵبەت کۆمەڵێک خاڵ لە خۆگرێ لەوانە کە بارەگای حکومی بەکارنەهێنرێت ئەبێ چەند سەد مەترێک لە بنگەکانی دەنگدانەوە دوور بێت لەوەی کە کاندید بتوانێت بە شێوەیەکی شارەسیانانە بانگەشەی خۆی بکات هەروەها گوتاری ئەعلامی خۆیان بە شێوەیەک ڕێبخن کە دوور بێت لە توندو دیژی دوور بێت لە ناوزڕاندن بۆیە ئێمە لەو چارچێوەیە کاری خۆمانەکەین و لە حقیقەتە ئەوەی هەیە تا ئێستا ئەمڕۆ یەکەم ڕۆژ بووە ئەو هیچ مخالفەیەکی ئەوتۆ نەبووە ئەلبەت ئەگەر مخالفەکانش هەبێ ئێمە لە ڕێگای ئەو لیژانانەوە هەوڵەدەین چارەسەری بکەین. باشە هێژای سامان پشتی 16 ئۆکتۆبەرە ساڵە 2017 پارتی هیچ بارەگەیەک نەمایە لە کەرکووکێ چاوە بانگەشەیە کاندیدێت خودکە لە حقیقەتە ڕاستە ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هیچ بارەگەیەکمان لەو شارەیە نەماوە و بارەکانی ئێمە تەنانەت داگیریش کرا و ئەمە جگەل لەوەش ئێمە هەندێک کەوادری خۆمان ئیستێهداف شەکرا لەوەی کە بتوانن لێرە بمێنەوە تەنانەت ئێمە ماڵی چەند بەرپرسێکمانش داگیر کرابوو بەڵام ئێمە لە تەجروبەی 2021مانەیە کە بارەگاشمان نەبوو بەڵام توانیمان هەڵمەتێکی هەڵبژاردننی پوخت بەڕێوە بەرین و لەو ڕێگایەوە توانیمان دەنگی باش بەدەست بێنین و دوو نوێنەرمانش ناردە پەرلەمانی عێراق و بۆ ئەم هەڵبژاردنش ڕاستە ئێمە بارەگامان نییە تا ئێستا بە فەرمیش بارەگامان نەکردوێتەوە و ئەگەر بیری جەنابتان بێت لە کاتی پێکێنانی ئەم کابینەیە ئیتلافی ئیداری دەوڵەت لەسەر کۆمەڵێ خاڵ ڕێککەوتن لەوەی کابینەکەی بەڕێز شیع سودانی پێکێنرا یەکێک لەو خاڵانە ئەوە بوو کە پێویستە ئەو بارەگانی کە داگیر کراوە لەم ناوچانە لە کەرکووک لە مۆسڵ لە دیالە پێویستە بگەڕێتەوە بۆ ئەو پارتە سیاسیانە و لە ماوەی ڕابردوشدا بەڕێز شیع سودانی بڕیارێکی لەو بابەتی دەرکرد کە ئەو بارەگانە ڕادستی ئێمە بکرێت بەڵام بە پێچوانەی ئەوەوە هەندێک هێزی لایەن کە ئەتوانین بڵێن دەوڵەتن لە ناو دەوڵەتە ڕێگیری بگەیان کرد لەوەی کە ئەو بارەگانە تەسلیم ئێمە بکرێتەوە بەڵام ئێمە ئەوە نابێتە ڕێگر بۆ ئێمە کە ئێمە بارەگامان هەبێ یان نەبێت چۆن بانگەشەی خۆمان بکەین وەکو پێشتریش ئاماژەم پێدا ئێمە تەجروبەی 2021مان هەیە و هەوڵیش ئەدەین هەوڵەکانمان شتر کردوێتەوە لە ڕێگای ئەو نوێنەرانەمان لە بەغا چجا ئەوەی لە ناو پەرلەمان بن یاخود لە ناو حکومەت بن لەوەی کە بتوانین هەندێک بارەگای تر بکەینەوە چونکە ئێمە بارەگای سەرکردایەتی پێشومان لێرە ئێمە بە پێشنیاری جەنابی سەرۆک و بە بڕیاری کۆمیتەی ناوەندی ئەو بارەگایە پێشکەشی زانکۆی کەرکووک کرا بەڵام ئێمە بارەگای کەمان هەیە وەکو لقی سێ یا هەر ئەندێ بارەگای کەمان هەیە وەکو لیژنە ناوچەکان
ئێمە هەوڵی ئەوە دەین ئەو بارەگانە ڕادستمان بکەن و بماندنەوە و هەڵبەتێکی هەڵبژاردننی بەڵێ هەرتەوازەیە کوردان و نەبوونا یەک لیستە هەفبەش بوو کوردان دێ چه گوهارتنێکی چێکات لەسەر هاوکێشەی ئەنجومەنی پارێزگەها کەرکووکێ ئایا دیسا کورد دێ بکارن پرانیە بدەست بخن؟ لە حقیقەتدا ئێمە پێمان باش نەبوو کورد بەم پەردەوازەیە بەشداری لەم هەڵبژاردنە بکات ئێمە پێمان باش بوو کە کورد دوو لیستی هەبێت یاخود سێ لیستی هەبێت لەوە زیاتر باشتر نەبوو بەپێی ئەو خوێندنەوەی ئێمە بۆ ئەو واقعی ئێرە و بە خوێندنەوەی ئێمە بۆ ئەو سیستەمەی کە هەیە سیستەمی هەڵبژاردن مەبەستما باشتر وە بوو کورد لیستی کەمتر وایە هەڵبەت ئەمڕۆ کۆمەڵە لیستیش هەیە کوردی و خەڵکی کشاری کەرکووک شەزانن کام لیست ئەتوانێت کورسی بەدەستبێنە بۆیە زۆر گرنگە هاوڵاتیانی شاری کەرکووک دەنگەکانیان بە شێوەیە بدەن بۆ ئەو لیستە کوردیانەی کە دیفاع لە مافەکانیان دەکات و ئەتوانێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ببێتە پارێزگاری ئەوان پارێزگاری لە مافەکانیان بکات ئێمە پێمان باش بوو کەمتر بووە لیستەکان بە هەر حاڵ ئێستا ئەوەی هەیە ڕاستە 5 لیست هەیە برایانی عەرەبیش ئەوانش لیستیان زۆرە بۆیە زۆر گرنگە ئێمە کار لەسەر ئەوە بکەین تازە شتەکە ڕۆی 5 لیستە بەڵام ئێمە گرنگەوەیە کە دەنگدەرانی خۆمان بەبەستم دەنگدەرانی کوردە بێین لەسەر سندوقانی دەنگدان چونکە ئەم هەڵبژاردنە لە حقیقەتدا هەڵبژاردنێکی زۆر چارەنووسازە بۆ ئێمە لە ڕێگای ئەم هەڵبژاردنەوە ئەنجومەنێک پێک دێت ئەنجومەنی پارێزگا لەو ئەنجومەنەش پارێزگارێک دانرێت بۆیە زۆر گرنگە کار لەسەر هەڵبژاردنەوە ئەفعالیین سیاسیین کوردی لە کەرکووکێ هەف پەیمانیەکی پێک بینن لە ئەنجومەنی پارێزگا هەیە لە دوای هەموو هەڵبژاردنێک حتمما گفتوگۆ کرێت و هاوپەیمانێتی شەکرێت لە نێوان لیستەکانایە ئێستا جارە زووە قسە لەسەر بابەتە بکەین ئێمە ئێستا لەو قۆناغین کە لە ناو هەڵبژاردنەکەین ئەو لە دوای هەڵبژاردن ئەکرێت گفتوگۆ بکەین لەگەڵ هەندێ لایەن جگە لە کوردی بۆ لەگەڵ لایەنی عەرەبی و تورکمانیش گفتوگۆ نەکەین هەندێ لایەنی کە هەیە باوەڕیان بە پێکەوە ژیان هەیە باوەڕیان بە جێبەجێکردنی دەستور هەیە بۆیە باوەڕیان بۆەوە هەیە کە خزمەتی شارەکە بکەن و ئێمە تەسەورەکەین حتمما لە دوای ئەم هەڵبژاردنە گفتوگۆکان شڕەبێتەوە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان و بێگومان چونکە تەرکیبەی شاری کەرکووک و تەرکیبەی هێزە سیاسیەکان لەم شارە ئەوە خوازێ کە هەندێ یەک تێگەیشتن هەبێ بۆ ئەوەی کە ئیدارەی داهاتوو دروست بکرێت باشە پارتی چاف لە چەند کورسیایە لە ئەنجومەنی پارێزگا ببووراگە پرسیارەکە دووبارە بکەیتە باش گوێم لێت نەبوو دەڵێم پارتی چاوی لە چەند کورسیە ممکنە چەند کورسی بباتەوە لەم هەڵبژاردنەی بۆ ئەنجومەنی پارێزگاکان کرا ژماری کورسیەکان دیاری کرا بە پێی سەرژمێری دانیشتوانی ئەو شارانە لە کەرکووک 15 کورسی گشتیمان هەیە کورسیەکی کۆتایی برا کریستیانەکانمان هەیە لەو 16 کورسیە ئێمە هەوڵی ئەوە دەین زۆرترین کورسی بەدەستبێنین و خەڵکی شاری کەرکووکش لە حقیقەتدا چاویان بڕیۆتە ئێمە و قسەیان بۆ ئێمەیە و هەموو ئومێدیان لەسەر ئێمە هەڵچنیوە ئەوەی ئێمە تێبینیمان کردووە و هەوڵێکی تەواوە دەین کە زۆرترین کورسی پارێزگاکە بەدەستبێنین ئێژای سامانکاتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بووە من هاتمە کەرکووک ئەو کاتە زۆربەی کاندیدا کوردەکانی سەربەلیستی پارتی گلەی ئەوەیان دەکرد کە زۆر ئاستەنگیان بۆ دروست دەکرێن لە ڕۆی بانگەشەوە لە ڕۆی هاتوچووە هێز ئەمنیەکان یاخیان بەرنادەن ئایا ممکنە بۆ ئەم جارەش هەمان شت دووبارە بێتەوە؟ خۆی ڕاستەکەی لە 2021 هەندێک حاڵەت هاتە پێشمان ئێمە سکاڵاشمان تۆمار کرد لەوانەی کە ببوونە ڕێگر لە بەردەم هەندێک لە کاندیدەکانمان یاخود هەندێک لە لایەنگر و ئەندامەکانمانیش ئەوەی ئێمە تێبینیمان کرد هەستمان کرد هەندێکیان ئەوەیە کە ئەتوانم بڵێم تەسەڕفی شخصی تایبەت بووە هەندێکی نەخێر بەو شێوەیە نەبووە بەڵام بە هەر حاڵ هەوڵی ئەوەمانەدا کە ئەوەی ئەو ڕێگریانە نەهێڵین
و نەشمان هێشت هەوڵەکانمان هەمووی چڕ کردەوە و بە پێی یاسا ئێمە سکاڵاشمان لەسەر و بابەتە تۆمار کرد و بە پێی یاساش ئێستا ئەبێ دەرفەتی یەکسان بەڕەخسێنرێت بۆ هێز و لایەنە سیاسەکان و بۆ بربژێرەکان و بۆ دەنگدەرەکانیش بە هەمان شێوە و ئێمە سکاڵا لەسەر هەر بابەتێکین کە ببێتە ڕێگەری لەبەر. ئێمە 30 کاندیدمان هەیە بۆ ئەم هەڵبژاردنە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەو 30 9یان ئافرەتن و بربژێری تورکمانمانش هەیە لە برا تورکمانەکان بربژێری لە برا عەرەبەکانش هەن کە لەگەڵ ئێمەن لەناو ئەو لیستەی ئێمەن و ئێمە بۆ ئافرەتیش 9 ئافرەتمان هەیە هەڵبەت بەپێی یاسا ئەبوایە ئێمە لەوەش کەمترمان دابنایە بەڵام ئێمە زیاترمان دانا لەو ڕێژەیە ئەبوایە 125 دابنایە بەڵام ئێمە لە 130مان بۆ ئەو خانمانە تەرخان کرد کە ئێستا ئەمڕۆ لە ناو لیستەکەی ئێمە بەڵام ژنەکان لێ زیاتر بێ کاک سامان تو قسە دەکەی کەوا منەتان کردبێ سەداسی ژندانراوێ ژن چاوی لێیە 50 بێ بوونە نامە منەت نییە بۆنا ئیشەڵا لە هەڵبژاردنەکانی ئایندە بیر لەو بابەتاکەینەوە بڕای لێدین. دەست خۆش کاک سامان ڕەشید ڕێپێدایە پارتی بۆ هەڵبژاردنێ ئەنجومەنە پارێزگاها کەرکووکێتە هەر هەوی